یەکێکی تر لە پاڵنەرەکانی بەدگومانی شلبوونی پابەندیە بە شەرعەوە، کەسبوونی دینداریتە، کەمبوونەوەی تەقواکاریتە. ئەزانین کە لە نێوانی حەڵاڵی ئاشکرا و حرامی ئاشکرا و ئیزانراوە هەندێک لە نێوانیانە هەیە، وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی وبەینەهوما ئومور مشتەبیهات. ئەگەری هەردوو حکمەکەی هەیە، مسلمانی دیندار ئەمانە واز لێ هێنێ کە گومانیان تێ هەیە لە ترسیەوەی نەبادا بکەوێتە حرامەکەوە، بەڵام کەسی بەدگومان گوێ ناداتێ، وەکو حەڵاڵ ڕەفتاریان لەگەڵەکە، اینجا بۆ بەرگری لە دید و هەڵوێستی خۆی پەنا ئەباتە بەر بەڵگە. لە قەوسە ئەڵێن بەڵگە، چونکە ئەو خۆی بە بەڵگەی زانیوە. قەولی عالمێکی هێناوەتەوە ئایەت و حەدیسەکەی پێڕەت کردوت. ئەمە کە ئەڵێن بەینەهوما ئومور مشتەبیهات، لەو نێوانەیە ئەوانە هەیە کە گومانی تایە، تۆ لە دینداری خۆتە کە گومانەکان لابەیت و نەچیتە سەر ئەو، بێتەوە سەر شتە جائیزەکان، بێتەوە سەر حەڵاڵ خواردنەکە. بۆچی ئەکەویتەوە شوێن نەفسی خۆت؟ ئەوانە حەزن، عەزیزانی من.